ئەم خەڵکەی لەم باخە کۆبوونەوەتەوە نەبوو سڵحی عەشایریە نا کۆبوونەوەیکی خێزانی، بەڵکو ئارەزومەندانی مریشک و کەڵەشێری ڕەسەنی کوردی. ئەم جۆرە پەلەوەرە تا ئێستا ناوی شینی سەر بە کڵاوە، بەڵام لە داهاتوودا بە خێوکەرەکانیان دەیکەن بە سوپرایز و ناوەکەی دەگۆڕن. دووریش نییە ناوێک بێت نزیک بێت لە ناوی کوردستان. بە کوتەی خۆیان لە هەفتاکانی سەدەی ڕابردووەوە توێژینەوە لەسەر توێژینەوە لەسەر پەلەوەرەکە کراوە تا گەشتووەتە ئەم شێوازە. خۆمان تایبەت بەندێکی هەیە لە کلاوی هەتا ڕیش و گوپی هەموو شتەکانی تەنسیقا هەیکەلی تەواوی هەیە. ئێستا پارک برامە هەیکەلێکی زۆر گەورەی هەیە بەس ڕیشی نیە، ناتوان ڕیشی دروستکەی. زۆر هەوڵماندا نەمانتوانێت لەگەری خۆمان قبولی ناکە. ئەوزە بە نسبەت مریشکەکە تایبەت بەندێکی زۆر باشی هەیە لە هەرچی وڵاتە بردوومانە لەوێ زۆر مەرەقیان بووە و زایدەن مریشکانمان ئیوانمان هینانە جەحەتینەیە لەگەری خۆمان. شینی سەر بە کڵاو چوار ڕەنگی جیاوازی هەیە و قەبارەی لە نێوان 7 بۆ 8 سانتیمە و بە گوتەی ئەم خاوەن پەلەوەرانە توێژینەوەکانیان بەردەوام دەبێت تا بەژن و باڵای جوانتر دەربکەوێت. ئەو ڕەسەنی کوردی تایبەتمەندی خۆی هەیە، جیاوازی هەیە لەگەر مریشکی ئێرانی، لەگەر سوڵتانی، لەگەر بولغاری، لەگەر تورکی مواسفاتی زۆرە. دووەم شتەوە لەگەر کەش و هەوای خۆمان کوردستان ڕاهاتیە، هەر تەیرێکی لە دەرێ دێتن لە هەر وڵاتەشی هەر چەند بابێ پارەی زۆر بەلاش سەرف دەکرێت لەبەرەوەی ناتوانانی لێرە لەگەر کەش و هەوای ئێرە ڕانادێ ساڵانە لەوانێ بە هەزاران تەیر دێ، بەڵکو زیاتریش دێ، هیچ نەتیزەکی نییە. نرخی ئەم جۆرە پەلەوەرە لە نێوان 100 بۆ 1500 دۆلارە. ساڵانە چەند جارێک چ بە پێشەنگا بێت یاخود لە ڕێگەی فێستیڤالەوە پیشانی خەڵکی دەدەن. بەڵێ سەلماندرا لێ کوردستانە و دڵنیاشت دەکەمەوە هەموو هەر بە ڕێزێکەوە دەرێ ئەوەی کوردستانیە و ئەوە لە دەرێتێت تورکیویان هۆڵندیە چۆ زۆر قسانەمان پێ دەگوترێتەوە ڕاستی کەواوە هۆڵندیە یاخود تورکیە یاخود ئیرانیە حەدای هەر کەسێک دەکەین کەوا گومانی لەسەرەوەی هەیە کەوا ڕەسەنی کوردی نیە. ئەمن یەک سێتم دەوێت واتە دوو مریشک و کەرەبا بەکەم دەوێت کە لە شێرەکەم دەوێت لە هەرچی دنیا هەیە لەو ماسەفاتی لە بۆم بینن. لە ئایندەیەکی نزیکدا شینی سەر بە کڵاو بە ئاڵای کوردستانەوە بە بازارکردنیان لە دەروی وڵات بۆ دەکرێت. بەخێوکەرەکانیان ئامانجیانە بە بازارکردنیان بۆ کرا وەک براندی کوردی بە ناوێکەوە بیان ناسێنن. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.